اگر بتو برگر و کپاسیتور بیکو بسی نزار ولی که تاس باس ممکن برگر بتنیا کپاسیتور بتنیا او زاردین هر چند بیکو درسته فجوایه. In an RC circuit, the current across the resistor and the current across the capacitor are not in phase. The RC circuit أو تزويك ببرجر ده أدروه أو تزويك بكاباسيتور ده أدروه in phase نينا. This means that the maximum current is not the sum of the maximum resistor current and the maximum capacitor current. يعني إيه؟ يعني maximum current يوسفته ناكاتا maximum current برجركا plus current capacitor. يعني بابلين voltage اگر باسی voltage كين voltage گشتي ناكاتا maximum voltage سر برجرك و maximum voltage سر capacitor. هو غلط اگر حقين. سلب لبرجر مشكلة ما لنا. بتنها برجر. يا بابلين لا DC إيش دكتور نوافق. لا DC دائما voltage گشتي دكاتا كوي أو دو voltage يعني. والله ملك أنا أوشتر راسمي. They do not peak at the same time. لو لبروي هر دو چند بيكو peak دروس نکنه همان. تماشا. أقول درسي وين موشو تان نخوين ديوني. اگر دوش قربان هله او شپونش ها طبعا با فريكوينسي يكسر او باقي بس پیچی وی چیه؟ علیه پیچی وی علیه. اگر من به اون دوان کوب کما دکات چی دیاری کنم بابله علم کات علم کات کوی کما دکات چی؟ ما کات قیمت کو قیمت او چنده؟ اگر او تزوبه او آی به او وی آی زورتر لویان نه. لطایمش تی بابله لطایم. There are multi زورتر لطاییم. اگر امن بیم بلند voltage گشتی دکات فی ماکسیمم میوی کو فی ماکسیمم میوی غلطه بیو لبرو کاته کو فی ماکسیمم ولا قیمت چیه؟ او یک دلایل do not peak at the same time. فاته ده همان کات پیک درست نکنه. اگر همان کات پیک درست کن بالا راست نه تو هم راست کنی که وارد شو. کاته دیگه چون کوی که ما دبی بشوی وکتور کنیم که ولی حالته. دبی بشوی وکتور واته دبی گوشه نیوانی هم بزنم. گوشه نیوان تزور voltage بزنم. او کاته دتوانم پروژکشنی هر یک یاد سر وای ور گیرم. او کاته توری وای کنم. This phasor diagram illustrates the phase relationships. But what's my pedala? A phasor relationship on pedala. علاقه نیوان تزور voltage و فیو گوشه کلیوان یعنی بشان The voltages across the capacitor and across the resistor are at 90 in the diagram. تماشای گوشه نیوان تزور voltage چند لیره؟ یعنی بابله voltage نیوان سر برگر لگه voltage نیوان سر کپاسیتور. گوشه نیوانی چند؟ نه. تماشای لیره سوزکه تزور. او تزوی لبو اردوشیانه، لبو کپاسیتورشا، لبو برگریشا. اگر او تزوی که با برگر داده با voltage سر برگری که لگه تزوی که گوشی نیوانی چند؟ صفر. ها تمام که بیکم. چواه؟ آی ماکسیمم آر واتا voltage سر برگر. اوش تزوی گشته که. همان تزویاتی که با کپاسیتور داده با voltage چیلی سر دروزه کن. voltage که دکاته چه؟ I maximum x c
I maximum x c ئەوە چییە؟ ئەو ماکزیمەم قیمەتی ڤۆڵتەیە لەسەر کەپاسیتۆر. بەڵام ئەو ڤۆڵتیە لەگەڵ ڤۆڵتی سەربەرگرەکە لە هەمان کات گۆشەی نێوانیان چەندە؟ 90 دەرەجە دەبێت. ئەو گۆشەی 90 دەرەجە، ئەنی گۆشەی نێوان زەردەکە و سوورەکە 90 دەرەجە دەبێت. ئەوە ڤۆڵتی سەر کەپاسیتۆر و سەربەرگرە بەجیا. ئەی ڤۆڵتی گشتی چۆن دیاری دەکەین ئێمە لێرە؟ ڤۆڵتی گشتی ئەوە زێتە بەپێی زێت دیاری دەکرێت. V ماکزیمەم دەکاتە I ماکزیمەم جاران زێت. I ماکزیمەم جاران زێت. تەمان درێژی ڤێکتەرەکە چۆن دیاری دەکرێت؟ درێژی ڤۆڵتی سەربەرگر لەگەڵ ڤۆڵتی سەر کەپاسیتۆرەکە بەیەکەوە ڤۆڵتی گشتی دروست دەکات. یعنی کۆی نێوانیان بە شێوەی ڤێکتەر، تەمان دوو ڤێکتەر چۆن کۆ دەکرێتەوە بەم شێوەیە؟ ئەو دوو ڤێکتەرە هەبێت، ئەوە با بڵێن V1 ئەوە V2. کۆیان کۆی چۆن کۆیان دەکەیەوە؟ بەم شێوەیە. ئەوە لەڕوا ڕۆژکان لەو نقطەیەکە یەک دەگرن لە ئۆریژنەکەشدا ئەوانە ئەوە دەکاتە V1 plus V2. لێرەش کە دەڵێن V ماکزیمەم ئەوەیان دەکاتە چێ؟ دەکاتە VC کۆ VR. کۆیان کەوە ئەو ڤێکتەرەی لە دەرەتێکە ڤۆڵتی گشتی سەرکتەکەیەکە دەکاتە I ماکزیمەم جاران زێت. لەسەر ئەساسی ئەو قسەیە گوتمان VR دەکاتە I ماکزیمەم R وایە VC دەکاتە I ماکزیمەم XC. V دەکاتە چێ؟ دەکاتە VR کۆ VC. ئابنەوە V ماکزیمەم کێ؟ V ماکزیمەمی سەرکتەکە دەکاتە چێ؟ VR دەکاتە I ماکزیمەم. تەمانەوە بە شێوەی ڤێکتەرکە کۆیان دەکرێت کێ دووجا ئەوە دووجا ئەوە دووجا. بە قانونی ڤیساگۆرس دەکرێتەوە. V ماکزیمەم دووجا دەکاتە VR دووجا کۆ VC دووجا. بەم شێوەیە. ئەگەر ڕەجی وەگرم لە بۆ هەردوو لای ئەوە دەبێتە توانەکە دەڕۆ دەبتە V ماکزیمەم ئەوە دەکاتە ڕەجی I ماکزیمەم دووجا R plus XC. R دووجا plus XC دووجا. ئێستا I ماکزیمەم لە ژێر ڕەک دەربێنین چی دەبێت؟ هذا I ماکزیمەم. یعنی V ماکزیمەم دەکاتە I ماکزیمەم ڕەجی R توان کۆ XC توان. لێرە R توان plus XC توان لە ژێر ڕەک دەکاتە چێ؟ پێی دەڵێن زێت. ئەوە زێتی سەرکتەکەیە. ئەوە هەموو زێت. کەواتە V ماکزیمەم دەکاتە چێ؟ دەکاتە I ماکزیمەم جارانی زێت. ئەو قانونە لەوە. I ماکزیمەم جارانی ڕۆژی R توان plus XC توان ئەو هەمووی پێی دەڵێن زێت. واتە ئیمپیدەنسی سەرکتەکەیە. ڕێگری سەرکتەکەیە. پێی دەڵێن ڕێگری. ئەو قانونە لە بۆ چییە؟ لە بۆ RC سەرکتە. واتە لە سەرکتەکە تەنها R و کەپاسیتۆر هەبێت. کەواتە زێت دەکاتە چ؟ دەکاتە ڕەجی R توان plus XC توان. ئەگەر زیاتر شی بکەینەوە XCەکە دەکاتە چ؟ دەکاتە لەسەر ئۆمێگا C. یونیتی زێدەکەی چییە؟ ئێستا یونیت H لە ئۆم. کەواتە ئێستا هەر سەرکتێکتانی دەبەردوو کەپاسیتۆر دەکات و زێتەکە دەکاتە چ؟ ڕەجی R توان زائد XC توان. هەیە تەنها بەرگر بێ زێت دەکاتە چ؟ هەیە تەنها کەپاسیتۆر بێ X. There is a phase angle between the voltage and the current, as seen in the diagram. دائما گۆشەک هەیە لە نێوان تەزوو ڤۆڵتەی گشتی. ئەوە لێرە
ئەو ڤۆڵتی گشتیە ئەو سەوزەکەش تەزووی گشتیە گۆشە لە نێوان یەکدیەکە ئەو گۆشەی پێی دەڵێن فای ئەو فایە چۆن دەدۆزینەوە کۆساین فای دەکاتە هەندێک فای تەمشیەکە کۆساین ئەو گۆشەی دەکاتە ئەگەر بە سێ گۆشەش ماتماتیکی وەرگری دائما کۆساین ناکاتە بەرامبەر لەسەر تەنیشت لەسەر تەنیشتی ئەو گۆشەی چییە؟ ئای ماکزیمەم ئار تەنیشتەکەی ژێرەکەی چییە؟ ئەوەی ئای ماکزیمەم زێر ئای ماکزیمەم لەگەڵ ئای ماکزیمەم لەگەڵ دەکات ئار لەسەر زێر ئەی دائما کۆساینی ئەو گۆشەیە کە لە نێوان تەزوو ڤۆڵتی گشتی هەیە دەکاتە ئار لەسەر زێر ئار لەسەر زێر تەمام سێ گۆشەکە ئەو سێ گۆشەی لەوەرگرین ئاوای بگرین تەنیشتی ئەو گۆشەیە ئای ماکزیمەم ئارە ژێرەکەشی ئای ماکزیمەم زێر ئەگەر تانی وەرگرم تانی فای بەرامبەر لەسەر تەنیشت دەکاتە ئای ماکزیمەم لەگەڵ ئای ماکزیمەم لەگەڵ دەکاتە ئێکسی لەسەر ئار تانەکەشی دەکاتە ئێکسی لەسەر ئار هەر کامیان بەکارگەنین دەبێت بۆ دۆزینەوەی گۆشە هاتە پێڤێرەش دەکاتە چ لە ئاسی سێرکرد بەدەم پێڤێرەش دەکاتە ئایروتمی سکوێر دووزار جارانی ئاڕۆنیا ئایروتمی سکوێر دووزار دەکاتە چ دەکات ئای ئارێمێس جاران ئای ئارێمێس جاران ئاری بکەیت یەک لەو ئای ئارێمێسانە وەرگرین دەکاتە ڤی ئارێمێس لەسەر زێر کەواتە پێڤێرەش دەکات چ دەکات ئای جاران ڤی بە ئارێمێس جارانی زێر لەسەر ئار زێر لەسەر ئارەکەش چ بوو لێرە؟ کۆساین فای ئەخە پێویستمان بە یەکەشیانە مەلە بۆ دروستکردنی هێنانی زێتە لە بەناو مۆتۆڕەکەی ئەگەر هەردووچیان وەگرینەوە زێت دووتان ئەمە زێتمان دەوێت دەمانەوێت ئار لەسەر زێتی دروستکەین چونکە ئار لەسەر زێت یەکسانە بە کۆساین فای کۆساین فایش پێی دەڵێن پاوەر فاکتەر فاکتەری کۆساین فای is called the power factor دائما ئەگەر لە پرسیار گوتی پاوەر فاکتەر واتە کۆساین فای ئەگەتان لێبی ئەو غەڵەتە نەکەن کۆساین فای هەموو بەیەکەوە پاوەر فاکتەرە نەک فای بەتەنیا یعنی کە فایەکە لۆ نمونە 50 دەرەجەبێت لۆ نمونە باڵێن فای دەکاتە 50 دیگری ئەوە پاوەر فاکتەر نییە پاوەر فاکتەر یەکسانە بە کۆساین 50 دەگەیشتە؟ ئار لەسەر سێر کەواتە پێڤێرەش دەکاتە چێ؟ پێڤێرەش دەکاتە ئای ئارێمێس جارانی ڤی ئارێمێس جارانی کۆساینی فای کۆساینی گۆشەی نێوان تەزوو ڤۆڵتیەی گشتی طبعا ئەو کۆساینی فایە لە ئارشە بوو بەڵام لۆ دیار بوو لۆ نەماندی یعنی ئەوە قانونە عامەکەیە پێڤێرەش هەموو سێرتێک دەکاتە ئای ئارێمێس جاران ڤی ئارێمێس جاران کۆساینی فای بەس ئەمە لە بەرگری باسی تێرمەمان نەکرد فەیز دیفرەنسی سفرە کۆساین سفر دەکاتە یەک لێ دیار ناکرێت تێرمەمان بەڵام کە فەیز دیفرەنس هەبوو لە دیار چونکە لەوێ کۆساینی فای ناکاتە ئار لەسەر زێر دەکات ئار لەسەر ئار واتە پاوەر فاکتەر یەکە لە بەرگری يعني هو كاباسيتر دەکاتە دەبێ گۆشەی نێوان گۆشەی نێوان تەزوو لە بۆ کەپاسیتۆر بەتەنیا ئار چەندە لە بۆ نا ئار نییە بەتەنیا کەپاسیتۆر کەواتە تەزوو ڤۆڵتی گۆشەی نێوانیان چەندە بەتەنیا کەپاسیتۆری 90 دەرەجە کەواتە دەبێت کۆساینی 90 دەرەجە دەبتە سفر کەواتە پاوەر فاکتەر سفر بس يعني كباسيتر بتن صفر لا ريزنانسيكا ويدكش ولكن كوساين فاي کەواتە بزانن کۆساینی فای پێی دەڵێن پاوەر فاکتەر چکە لە پرسیارەکان زۆر جار داوای کە پاوەر فاکتەر دەکات بزانن
ئەو جارە باسی کۆی بکەین لە ئەیسی سێرکرد ئیندەکتەرس ئەیسی سێرکرد اختصاری هەیە لە بەرگر و لە کەپاسیتۆر تێدەگات Just as with the capacitance, we can define inductive reactance. واتە وەکو کەپاسیتۆر دەتوانین ئێمە پێناسەی inductive reactance بکەین واتە inductive reactance. Inductive reactance دەکاتە چێ دەکاتە XL ئەمە پێی دەڵێن XL دەکاتە ئۆمێگا یونیتەکەشی ئۆمە وەکو بەرگرە وەکو XC وەکو زێتیش ئەمانەوانە هەموویان یونیتەکانیان ئۆمە لێرە لە کۆیل یان لە ئیندەکتەر ئەو جارە ڤۆڵتی بە پێش دەچوو دەکەوێت بەچێ بە گۆشەی 90 دەرەجە. The voltage across an inductor leads the current by 90 degree. لەولای لاگز لاگز یانی بە دوا دەکەوێت لیدز واتە بە پێش دەکەوێت واتە ئەو جارە ڤۆڵتی بە پێش دەچوو دەکەوێت بە 90 دەرەجە. یعنی کاتێک کە ڤۆڵتی دەگاتە پیک تەزوو تازە سفر کاتێک ڤۆڵتی دێتە سفر تەزوو تازە دەگاتە پیک بەڵام لە کەپاسیتۆر پێچەوانە کاتێک تەزوو دەگەیشتە پیک ڤۆڵتی تازە سفر زێر دەگاتە چێ ئەمپێدانس ئەو جارەکەت R توانجو زائد XL توانجو طبعا بە هەمان دایاگرام وەکە دایاگرامەکەمان هەیە فەیسەر دایاگرامەکە تەماشا ئەوە تەزووی گشتیە ئەوە ڤۆڵتی سەربەرگرە ڤۆڵتی سەربەرگر لەگەڵ تەزوو دائیمەن ئینفەیس ئەوەیان ڤۆڵتیەی سەر کۆیلەکەیە گۆشەی نێوان تەزوو ڤۆڵتەکە چەندە 90 دەرەجەیە کۆی ئەو دوو ڤۆڵتیە چمان دەداتێ ڤۆڵتیەی گشتی ڤۆڵتیەی گشتی کۆی هەردووچیان بە شێوەی جێکتەکەن گۆشەی نێوان تەزوو ڤۆڵتیە پێی دەڵێن فای ئەوە گۆشەی نێوان تەزوو ڤۆڵتیە ئێستا لێرە ئەوە بە شێوەی ڤێکتەر کۆیان بکەینەوە دەکاتە چ دەکاتە ئای ماکزیمەم توانجو R توانجو پڵاس ئای ماکزیمەم توانجو XL توانجو لە ژێڕای یەکسانە بەچێ V ماکزیمەم یان باڵبن ئای ماکزیمەم Z ئای ماکزیمەم توانجو Z توانجو ئەوجا ئای ماکزیمەمەکە دێنی لەدەرێ لەگەڵ ئای ماکزیمەم دەڕوا Z یەکسان دەبێت بەچێ دەکاتە ڕەجی R توانجو پڵاس XL توانجو أي ماكسيمم XL ئای ماکزیمەم ئەوەیان ئەمن گوتم V توانجو دەکاتە چ بەڵێن V ماکزیمەم توانجو ناکاتە VR توانجو پڵس VL توانجو ئەوە دەکاتە چ دەکاتە ئای ماکزیمەم توانجو Z توانجو یەکسانە بە ئەوەش دەکاتە ئای ماکزیمەم توانجو R توانجو پڵس أي ماكسيمم XL ماکزیمەم توانجو XL توانجو ئای ماکزیمەمەکان هەموو لەگەڵ یەکتاوە Z توانجو یەکسانە بە R توانجو پڵس XL توانجو Z دەکاتە چ دەکاتە ڕەجی R توانجو پڵس XL توانجو گۆشەکە دەکاتە چ بڵێن ئەگە کۆساین وەربگرین کۆساینی فای دەکاتە تەنیشت لەسەر ژێ تەنیشتەکەی چییە؟ ئای ماکزیمەم R لەسەر ئای ماکزیمەم Z ئای ماکزیمەم لەگەڵ ئای ماکزیمەم دەڕوا دیسان کۆساین فای دەکاتە R لەسەر Z
تو ساینفای دکات آر لسر زیتیان توانم آر لسر آر توانم پلاس اومگا ال توانم اواش چی پیدالن؟ حساب پیدالن آر فاکتور حساب بین تزوب شان بدهی هر یکی که چون لگوره لگو فریکونسی آی آر ام اس لهر یکی لبرگر لکپاسیتور لکوی طبعا بیا قانونانه که حساب ور بانگیر دتوانی نیما لگدانوی لگو که کبزانی چون لگوره لگو فریکونسی و تجربه تان که کرسیه بابو کردن تزوی لبرگیر چون لگوره لگو فریکونسی لبرگير صلاش داخله شو اسمه كم؟ سيك ايش؟ نعم أنا كسر لبرجر تزوج ما ناقة تصير فريكونسي لو لبرجر بزوراني فريكونسي كم تي برجر كم ناقة خود هاتو فولتي ثابت كا فولتي ثابت كا أجي تنها برجر ما نبي تصير تكا تنها بزوراني برجر تزوج كم فريكونسي هات سن بزوراني قیمتی برگر که نگوره که هاتا تزوکه نگوره چه به قیمتی چی ثابت بده او زرده هاتا تزوه ایاره مثل برگر هر چند فریکونسی بگوره قیمتی که خودی نگوره بلام اگر بین باسی کویل کنیم ها دبینیم کم بده لو لو بس قانونه کاشتا کم بیولم شامل بده 2 باي f XL 2 باي XC x xl XC 2 باي fl xl ناكا اوميجا l اگر اوميجا زياد كم xl زياد ناكا اگر بابلين i rms ناكا VRMS لسر XL أهنيا أو زيادة كا أو كونستانت أو زيادة كا أو تشيلج كم هذا دليل أو زيادة كذا من فريكونسي تزوي سيركويل كم أجر بس كاباسيتور كي ايش أو زيادة لو بيتساوي لبروي XC تكانت يجلسن أوميجا سي كانت IRMS دكاتة دكاتة VRMS أوميجا سي خمسة كمان سي أجر هو زيادة كم أو يكون إنسان كم أو شو بدي زيادة دكاتة فزيادة كبيرة فريكونسي تزويد سر كاباسيتور زيادة گورا کارانی گرینگ بزن که تزول لکپاسیتور چونه لبرگیر چونه و لفلوید چونه یعنی با تجربه دام کرده با خواهد اکثر جواب تان دارم تجربه با عملی کردی ساده هر سه چانتیکال بکن لیک سرکت آر و ال و سی باشه برگیر و کوری کپاسیتور لیک سرکت دادنی طبعا اگر بين باسي فيسر دايجرام كيف فيسر فيكتوريكا لسان لبرجر شكل ده باشا لبرجر تقول لبرجر تزوج موتيك بيكوا او برجر كيا او تزوج اشتي بعمل او موتي سر برجر لقلب لا او ده موتي سر كويس شنا لقلب تزوجا دوشين يعني انت ده نو هذا ده او شينيا
دەکاتە ئای ماکزیمم ئێکس ئێڵواتە ڤۆڵتی سەر کۆیلەکە ئای ڤۆڵتی سەر کەپاسیتۆر بە ناقسەوە دێتە خوارێ ئەو سوودێ ئەوە چی ئای ماکزیمم ئێکس سی لێکوانە ئەمە ئەگە بمەوێ ڤۆڵتی گشتی دەربێنە بە ماکزیمم چ دەکەم دەبێن دوو ڤێکتەر کۆکردنەوە دەربێنەوە دوو ڤێکتەر کۆکردنەوە بەڵام لێرە سێ ڤێکتەر هەیە شینەکە و سوورەکە و زەردەکە دێت دەکەین لەبەرەوەی ڤۆڵتی سەر کەپاسیتۆر و ڤۆڵتی سەر کۆیل گۆشەی نێوانی 90 دەرەجەیە ئەگەر تێ کۆیان پێوە لێکیان دەردەکەن باشە لێکیان دەردەکەن ڤێکتەرێکی نێوانە بەدەوردەچی بە هەمان بە چ ئاراستە بە ئاراستەی ڤۆڵتی زۆرەکە لێرە ئەمە ئەومان زیاتر کردێنەوە درێژترە ڤێکتەرەکە کەواتە ئەو دوانە لێک دەرکا ئەو ڤێکتەرە دەردەچی ئەو ڤێکتەرە دەردەچی دەبتە چی دەبتە ئای ماکزیمم ئێکس ئێل ماینەس ئای ماکزیمم ئێکس سی ئەو دەبێ ڤۆڵتی گشتی لە نێوان ئەو ڤێکتەرە نوێیە لەگەڵ ڤێکتەری سەربەرگیەکە دەبێت ئەو دوانە کۆ دەکەمەوە ڤێکتەرێکی نوێ دەبێت کە دەکاتە ڤی ماکزیمم کەواتە ڤی ماکزیمم دەکاتە چی لێرە طبعا ڤی ماکزیمم دەکاتە ئای ماکزیمم زێر دەکاتە چێ دەکاتە ئەوە نوێ ڤێکتەرە نوێیەکە هەمیان لە دووجای بکە بە دووجایی دەکات ڤێکتەرە نوێیەکە چ بوو ئای ماکزیمم ئێکس ئێل ماینەس ئای ماکزیمم ئێکس سی دووجا ئەوجا پڵاس ئای ماکزیمم دووجا ئا دووجا طبعا ئەو ئای ماکزیمەمە دەربینن دەبێتە دووجا لەگەڵ ئەو ئای ماکزیمەمانە هەر سێکیان دەڕۆن هەمویان بەیەکەوە دەڕۆن چ دەمێنێ زێد دووجا یەکسانە بە چێ ئارەکە دەبینە پێش دەکاتە ئار دووجا پڵاس ئێکس ئێل کەم ئێکس سی دووجا طبعا دەستوانم بڵێ ئێکس سی کەم ئێکس ئێل دووجا ئەلێ توانەمە ڤی ڤۆڵتی سەر کۆیلەکە گەورەتر بوو لێ بۆ ئێکس ئێل کەم ئێکس سی بەڵام ئەگەر ڤۆڵتی سەر کەپاسیتۆرەکە گەورەتر دەکات دەڵێ ئێکس سی کەم ئێکس ئێل هەر دووشی ڕاستە چکە دووجا دەکرێت هیچ دەمەسەلەکە ناگۆڕێت کەواتە زێد دەبێتە چی دەکاتە ڕەجی ئار دووجا زایدەن ئێکس ئێل کەم ئێکس سی ئەو زێد دووجا ئەو قانونە غەڵەت نەکەن بەس ئێکس ئێل دووجا کەم ئێکس سی دووجا نه غلط دەبێتەوە ئەگەر تێ کوانی کردە لە یەکەم دووجا دووەم یەکەم جاران دووەم ئەزە کۆ دووەم دووجا ئەوە سێ بووە دوو نییە دوێ دەبێت بڵێم چەند ئێکس ئێل کەم ئێکس سی ئەو زە دووجا زۆر داتەڵە بۆ غەڵەتێکی لێ بتوان هاتی ئەوە دووجا کردێ ئەوە دووجا کردێ زە دووجا کردێ ئەوە ڕاست غەڵەتە قانون ئێستا ئێکس سیەکەمان لەبەرەوەی لە خوارێ ناقسە لێرە بە ناقسا نه مەسەلەکە ئەوە نییە لە خوارێ مەسەلەکە ئێکس سی بچووکترە لە ئێکس ئێل یعنی بە ناقسا دەتوانم بڵێم ئەو قانونە دەتوانم بڵێم ئێکس سی کەم ئێکس ئێل گەورەتە یعنی چێ یعنی کەواتە لەرسمەکەی لە حاڵەتەی ئەوەی درێژ بووە درێژتر بووە لە ئێکس ئێلەکە لێوێ ئەوە چی لێرە دێتە ئەو دیوێ واتە گۆشەکە دەبێت لە سالب لە حاڵەت بەس لێرە نیشانی ناکەوە لێرە نیشانەی ناکەوە چکە فەرق ناکات چ بڵێ ڕاستە بڵێ 50 بە سی تێ باشە بڵێ 50 کەم سی هەمووی تواندوو یعنی 50 کەم سی 20 تواندوو دەکات 400 نیە ئەگە بڵێ سی کەم 50 دەکات ناقص 20 ناقص 20 تواندوو هەر دەکاتۆ 400 ئەوەیە کە دەری ئێکس ئێل کەم ئێکس سی ئێکس سیەکەش لە خوارێ نیشانی سالب بیتم لێوێ دەبەر سالبدانی دەبتە بموجە علاقەی بۆ نییە کە لە خوارێ ئاگات دێبێت علاقەی بەوەیە کە ئێکسیەکە لێ توانێت قیمەتی کەمتر لە ئێکسێ باشە کەواتە عامەکەی چییە ئێکس ئێل کە ئێکس سی ئەگەر ئەوها لە بەری بکەن بۆ لێرە هیچ مشکلەتیان نییە لە قانونی تانەکەی مشکلەتیانە بۆ دروستان چکە لەوێ فەرقی هەیە ناتوانن بڵێن ئێکس سی کەم ئێکس ئێل لە قانونی تانەکەی کەواتە زێد دەکات دەست دەکات ئار تواندوو پڵاس ئێکس ئێل کەم
اكسي تواني طبعا لو قانونا لبو تي ار ال سي سي واتا سيتك ار تداوي ال تداوي سي شي تداوي خودش توانم لبواني تيجي بكار بينهم لون من ار سي بكار بينهم ار سي اكسل का صفر दाबने अब आर توانو को एक्सी تواني لبو ار ال एक्सी صفر दाबने लेकिन आर توانو को एक्सी تواني لبو ار متنيا او دوانا صفر दाबने زد يسان ار ايوه قانون عام اللي هم يدير باشا تاني فاي يرى بوشة صون بدوزينه بتان بدوزينه تماشا تاني بوشة دكاتي ناك برامبر نستنيش برامبر كتيا اي ماكسيمم زد يعني بابلم اكس ال ماينس اكس سي I maximum XL minus XC لسر I maximum R. R لسر XL minus XC لسر R. ليرة تمشى. أجر XL جوتر بال XC أو برا بوزيتيف درجة يعني نيجاتيف. بوزيتيف. كواتا لو بدي أتكلم يعني قد بوشة بوزيتيف مو لورا بزاناتو XL جوتر X. يعني بيبتدي بماكسيمم كذا كده شيء كده لا يسوى لاي XL كذا لاي فولتي كويل كذا. بلا ما قد بسالب دربتي وهذا بوشة سالب به يعني بزان XC جوتر لا XL. ماشي؟ إنسان باور فاكتور دكاتو R لسر زد. وقت الهسي حلها محالة كان باور فاكتور هر دكاتا R لسر زد. At high frequencies, the capacitive reactance is very small. Why? Aga frequency كمان برز بي. XC سنة. كم ترى؟ لو اكسي لقات لك لسر اوميجا سي اوميجا زور كا يغلس جمال شي زور كيما تشي كم دلوقتي هذا capacity reactance زور بتوب دبل while the inductor reactance is very large هذا لهمان frequency برز XL كمان شون دبل زور جبر دبل çünkü XL لقات اوميجا جبر به XL شنو دبل The opposite is true on low frequencies. فهذا للو frequency اشتغل عكس ذنبه. أو جانا XC زور جودة دبي XL زور بتجدي. تطور بس سيرتي سادة دوان دري بقولنا. هذا مش أو سيرتي زور دوان دري بقولنا. أو سيرتي أوريجينال كيا. سمعناه. سرساوي شيء فوقي معناه كويل رجع برجلك كاباستور رجع برجلك. أولا بلن مودريت فريكونسي نزور برزا نزور نزمان هر دوشان لسرتك بنيان دبي بل امور فريكونسي كي زور برز كا كي هاي فريكونسي فدا كان هاي فريكونسي قلتمان اكسي زور كم بتا برجري كم برجري كم زي بتولا صفر تون شان دبي سيركت شورت كده متى شورت سيركت يعني شوي كاباستور كده بيبقى شورت سيركت اگر برگیری زور گوره اوپن میکنه من میره اوپن کنم کویلی که اوپن کنم اوپن واتا کیمتی برگیری که زور واتا تزو بناوی دان نارو که تزو بداوی دان رو واتا اوپن سرکتا یعنی اگر فرکانسی که برز بو کویل که اوپن سرکت تعامل دکا کپاسیتور که شورت سرکت تعامل دکا اگر لو فرکانسی بی ادارش دکا عکس دکا کویل کو شورت سرکت تعامل دکا کپاسیتور کو اوپن سرکت تعامل دکا اگر مودریت فرکانسی بی هر دوشان iş koyar واضحه هر دوشان iş koyar هر دوشان bunyan da birisi